سلام و ڕەحمەتی پەروەردگار لە ئێوەی بەڕێز و خۆشەویست وتی یاخوا هەموو ساڵی هەڵبژاردن بێ. ئەمنش گوتم لۆ هەولێری خۆمان گوتی وەڵاگە هەموو ساڵی هەڵبژاردن بی کاکە پرۆژەکان جێبەجێ دەکەن، پرۆژەی نوێ دەست پێ دەکەن. گوتم ئاخر شەردوایە تەواوی کەن. گوتی وەڵا جاخۆش ئەوەش قسەیە. بەهەرحاڵ بەرزان خۆشەویستان، باس و بابەتی ئەمڕۆمان ئەوەیە کە بۆچی دەسەڵات تەنها لە کاتی بانگەشەی هەڵبژاردندا دەست بەدانانی بەردی بناغی پرۆژەکان دەکات. ینی هەر بە نمونە ئەگەر هەولێر وەرگین بە نمونە، ئەوە چەندین ساڵە هەولێر لە هاویناندا کێشەی ئاوی هەیە، تەنانەت جاری وایە لە زستانانیش بۆری دەشتێ ئەو بابەتانە. باشە بۆ چەند ساڵە هەر هیچ نەبێت لە هەڵبژاردننی ڕابردوو تا ئێستا لەو ماوەیە خۆ دەیانتوانی نەک جارێک دوو جار چارەسەری ئەو کێشەیە بکەن، یان هەندێک ڕێگاوبانی شار و شارۆچەکانی تر، یان هەندێک پرۆژەی تر، ینی هەندێک پرۆژە هەیە بەر لە هەڵبژاردنەکەی ڕابردوو بەردی بناغی دانراوە تا ئێستاشی لەگەڵدا بێ هەر بەردی بناغەکەی هیچی بۆ نەکراوە. بۆیە بەڕاستی دانانی بەردی بناغە و دەستکردن بە پرۆژەی نوێ و بەڵێن و وعدێکی زۆر لە کاتی بانگەشەی هەڵبژاردنە بەڕاستی ئەو حرەکەیە کەوم بووە. ئەو حرەکەیەکی کۆنە بگەڕن بە دوای شتێکی تر کە خەڵک باوەڕتان پێ بکە. چکە بەڕاستی خەڵک باش لەوە تێگەیشتووە کە دەسەڵات تەنها لە کاتی بانگەشەی هەڵبژاردن خۆی مشەوەش دەکا، دێ کۆمەڵێک پرۆژە ڕادەگەیەنێ و ئەو پرۆژانەی کە چەندین ساڵە دەبینی بەشێکی تەواوکرایان، دوو بەشی تەواوکرایان، مهم بەهەرحاڵ دێن ئێستا تەرتیبیشی بۆ دەکەن و ڕای دەگەێن و دەیکەن بە بانگەشەی هەڵبژاردن. کاک حەمەڕەشید لە ژاراوە سڵاوی خوارد لێبێ. سڵاو کاکە حەمەڕەشید. کاکە حەمەڕەشید بۆ دەبێ خەڵک ینی چۆن دەڵێت دوعا بکە بڵێ خوایە هەموو ساڵی هەڵبژاردن بێ. جابەکارێ حەرزی بینەرانی بیسەران کەم ڕێزم بۆیان هەیە بۆ کەناڵەکەی بۆ ستافە بەڕێز دەکەن ئەو جا دوای قسەی لەسەر دەکەی. فەرموو. ئەوە دەگەڕێتەوە بۆ نادڵسۆزی مەسئولانی نامەسئول کە خۆیان بە دڵسۆزی خاک و نیسیمان و گەلەکەیان نازانن، خۆیان بە سەفەری دەزانن، بەداخەوە دەست و مەقام دیارە دەست و دیاریەکان بە بەرچاوی میلەتەوە لە بەرچاومانە چیان بۆ میلەتەی کرد. 33 ساڵ 32 ساڵ حکمڕانی بێجگە لە ساحاب کوردایەتی. بە حەقی خۆمی دەزانم بۆیان تێکەم لە مەسئولان لەوانەی خۆیان بە دەمڕاستی ئەو میلەتە مەزڵومەی دەزانن. بەداخەوە سەرکردەی دەسۆزمان نیمانە نەمان بووە کە بمان بووە ئەو ڕۆژمان بۆ ڕۆژە ڕەسەی نەدەگەی چمان لە میلەتان کەمترە. بۆ دەبێ ببینە بەهای گاڵتەجاری چی میلەتانی جیهانە. میلەتی کورد لە زۆر میلەتان کۆنترە و لە زۆر میلەتانیش دەستپاک و زاناتر و خەڵکی بە مسەوای تێدایە، بەڵام ڕێگە نادەن. ڕێ خۆیان سەپاندۆ بەسەر ئەو میلەتەیدا باشەکە ناکەم مەسئول بە دەمڕاست بە، بەڵام دەمڕاستێکی ڕاستگۆ بۆ خۆپەرستی هەوو نەفرەت لە کورسی و دەسەڵات و سەرمایی کە پێکی وەدەنی لە وڵاتان قەسر و قسووری پێدرۆست دەکەی و میلەتیشت دەست پاڵا دەکا چاوی لە دەبەنە و تێک و دڵکە ئاوێکیە. ئەسەف بۆ دەسەڵاتەی نۆرمان هاوار کرد. 12 ساڵە هاوار دەکەین پیان دەڵێن دابڕاون لە میلەت. چتان پێوە بۆ میلەتی کوا کوردایەتیتان کوا چتان بۆ کوردن پێ نیشانماندن. 80 ساڵ بانگەوازی کوردایەتی ماڕی خەڵکتان وێران کرد. ئەم هەموو ئەنفال و کیمیاباران و ئیعدام و ماوێران و خان و بەسەردار و خاندن ئێستا دەچن لە بەغدا دەپاڕێنەوە بۆ وچەی شێر بەژێریش بۆ خۆتان هەمووتان لەوێ دەست و مقامتان دیارە کە چ کارە ساتێکی دەکەن لە بەغدا ژێر بەژێر لەگە دەسەڵاتی فرەمەزەبی هەرچەند دەسەڵاتی عێراقیش من بە دەسەڵاتێکی باشی نازانم ئەوانیش گەندەڵە کاسە میلەتان وڵاتان دەڕژیان خەریب بوون بە سەروەتی عێراق و کوردستان کاکە بۆوا دەکەن دەستەکان خۆش کاک حەمەڕەشید گیان. دەستەکان خۆش زۆر سپاس زۆرت پێەیە. دەستەکان خۆش بێ بە حەقەت هەرچەندی بڵێن ئەرتەواو نابێ. بۆ دەبێت دەسەڵاتێک یعنی ئەوەندە بێباک بێ بە بەرامبەر بە
بە ئەم نەتەوەی خۆی و ئەم هەموو پارە و سەرەوت و سامانەشی لەژێر دەست بێ بەڵام بە چۆن دەڵێ بە مقابل بە میلەتەکەی بفرۆشێتەوە. کاک محەممەد لە باڵەکایەتی. شەو باش بە قوربان باشی. سڵاو ڕێزم هەیە لۆ جەنابت و بینەر و بیسەران و کارمەندان. سڵاو بۆ تۆش بە ڕێزی. وەزی مامۆستا ئەنوەری باسی. وەڵڵی ئەلحەمدوللا ئەم باش مەگەر تو باش بی. وەڵامیشی باشم ئینشاڵڵا ڕۆژی وەرم دەبەری باڵەکایەتی لەو سەیرانگەیاسی بکەین داوەتی برای خۆ بە ڕۆژ گەورەمان دەکەن بۆ بەرنامانە گەورەمان دەکەن هەر ئەو لوتفەت ئەو تەکلیفکردنت بۆ من جێگای ڕێزە. عزیزی مەویستی مامۆستا جەماعەت لە کۆنتڕۆلی خوارد لەمە نەستێنی سەلامەت جەماعەت لە کۆنتڕۆل دێن ئەمەش دێن. وەڵڵا مامۆستا خۆی زانی چۆنە بەڵێ ئەڵێ قسێ بکای جێی بگری بەردی لێ دەی وێ جێ بگری ڕوبەی بپیوە سەر بگری مادەوەرە خۆشەویستەی من و مام هەمەی ژارەوەی خوا سەلامەتیان کا کوڕە کاتی خەڵکێگرێن قسەشوە ناکەن خۆی حنیەت و مەزرع قسەشکەوی هەر کەسە و مام محەممەد هەر کەسە و ڕاو بۆ چوونی خۆی دەڵێ دەرگا کراوەیە بۆ جەنابی شت ڕاو بۆ چوونی خۆت بڵێ بەڵام من یەک پرسیار لە بەرزت دەکەم. بەڵێ تۆ وەکو ئەنی سەرۆکی عایلەکەت وەکو سەرۆکی ئەو خێزانەی کە هەتا خوای پەروەردگار خاو خێزانیشت سەلامەت بکە باشە معقولە تۆ پارەیەکی چاکت هەبێ باشە پارەیەکی چاکت لەبەردەست بێ سەرۆت و سامانێکی چاکت لەبەردەست بێ منداڵەکانیشت برسی بن و منداڵەکانیش ماڵەکەشت پێویستی هەبی یعنی دەبێ. وەڵڵا دەرگەکەم ئەوەلی حکومەتی هەرێم ئیساوە بوو لە دوای ئیساوەیەتێ مەجموعات خەڵق و حەشیرەت و هۆز و حکومات کەوتە ناوێ و شەڕێکی نابەرامبەر خوێن ڕێژ نەفرەت لێکرایی دروست کرد ئەوە تاثیری کرد لە ملەتی کورد دوایش یعنی ئەو نەفت و شتە بەڕێکەوت و دنیا کەوتە ئێک و باوەڕ بکەی ئەو شەڕی نەفرەتی ئەو دەهشە پیسەی هات و دەیان هەزار خەڵک شەهید بوو دەیان هەزار بریندار بوو ئەو خەڵکە ئاوارێ بوون حکومەت هەرێم گرتە و حکومەتی عراقیان ئاودێ لێدانەوە مامۆستا ئەنوەر باش قەیناکە بەڵام ئەمە لە کوردستان دەژین دەزانین پارە هەیە پارە زۆرە. کاک محەممەد مامۆستا جان مامۆستا ئەنوەر بەڵێ کاک محەممەد دەنگت قەپات بوو دەنگ لۆ وەڵڵی دەنج توش بۆ من نایە وەڵڵا ئەو جار دەنگەکە دادەتوو بەڵێ دا تەبیعی جاران خەڵک باسی ڕژێمی گۆڕ بە گۆڕی بەحسی لە ناو چویەکاوێن وەڵڵا ئاویەدا و کارەبایەدا بۆ نمونەم لە دەبەری باڵەکاتیێژم جاران هەتا حافیزەی جوندیان کارەباوە بوو ئاوە بوو بەرەو دۆڵی ڕوسێنە بوو بەرەو دەبەری برادۆسی نەبوو بەرەو دەبەری سۆمانی ئێستا قەزا چەندی هەزار ماڵی لێە بەرەو نەحی زێڕینی وەرتێ ئێستا هەمووی ئاو کارەبایەکی خۆش باوەڕ بکە زادەکیان بەنەعی وەردێدا هینال و دۆڵە شاورێت دیان بڵێم تەن ئەوانەکیان لێدا ئەو تێنتیا جەماعەتێکە بە ڕێزەکەین بۆ مامۆستایەکان چەندین تەنیان هینا ئەو ڕۆژە لەو ڕۆژ جودا خەڵکە زۆر بووە زۆر بووە پێشمەرگەی زۆر بووە نامیشە زانم خەڵکی مەغدورە. بەڵێ دەستەکانت خۆش بێ زۆر سپاست دەکەم زۆر سپاس کاک محەممەد جان لە باڵەکایەتی کاک کاروان لە هۆڵندا سڵاوی خوارد لەبێم کاتت باش کا کاروان بۆ دەبێ ئیلا سپاس دەکەم بۆ دەبێ ئیلا لە کاتی بانگەشەی هەڵبژاردن بێن ئەوەی کە مافی خەڵکە بە خەڵکی بفرۆشنەوە یعنی ئەوەی کە حکومت بیکە بە ئەو خەڵکە واجبی سەرشانیتی پێویست ناکە بێ ئێستاکە لە کاتی بانگەشەی هەڵبژاردن و لە کاتی بەرەبەری نزیکبوونەوەی هەڵبژاردن بێ پرۆژە ڕابگەێنێ و بەردی بناغەدا بنێ و هەندێک پرۆژەی ناتەواو تەواو بکە و بە خەڵکی بفرۆشێتەوە چکە وەگەر بیکە واجبێکە لە سەرشانی ئەو حکومەتە دەبێ بیکانی شتێک نییە منە دەسەر خەڵک بکە. ئێوە ڕاستە بەڵام وەڵای ما کاک حاجی ئەنوەر بەڵێ ساڵیانە بەڵام پێم سەیرە لە ڕوویانی بانگەشە ژەکەن ئێستا پێم سەیرە وەڵی پێم شتێکی عەجیب و غەریبە بانگەشە هەر حزبێک بۆ خۆی بانگەشە بۆ خۆ دەکا بابەتێکە بەڵام حکوومەت ئێستا بێ ڕۆڵی حزبێک ببینێ بێ بانگەشە بکە بێ ئەو پرۆژانەی کە مافی خەڵکە بە پارەی ئەو ملەتەیە بێ دوێت جارێکی تر بە خەڵکی بفرۆشێتەوە ئەوە شتێکی ناخۆش.
إذا شيء ناخوش والله من خلق تواو أو لقرز واحترام بوزنار تواني جواني وتوزع معرفتي هبه لدواي شيء صار لدواي أو بلراني كوانيان بني للبدرو أبي لم دناني طولان يمكنوا وطولش اللي كانوا كان حاجة نورام جاء طولان اللي كانوا خلص دنيا بوان اللي كان كبحياتي جاري شباسي نبروجكن نا ملتي شرخاتين بلا مويك اويك الجاي اويك كجاي خوشي امره خلق وشياره لقابل زابيه تو تماشا يومك كاك حاجه نور هندي زار كسك تلفونك ثانيه تو زي بزاره تو زقساكا بمشويه اركس ازاد صدقه بلان بابينا هنا خلشت ببينا هنا خلشي بلان امش كاردانوي ام حزب الصلاتي بسويه كسيدو صلاة كاريان سلوى كدو ميلتي شي يعني كومالجاي شي دارماي اندروس كدوا كهيتش احتمالي كان بسكتري بروردو شويندنو زانسو علمو معرفة نياوة اما بشكل بشكاني بشكل كتري شوية كخرجان برسي كدوا بهمو شوية لقلا وشا او همو باري وتو سامانو سلوتو سامانو تنزلي بنزيوية شي ليقرر أما مباري مرورو بزمرزنا بوشويبن تابلا بوشويبن آخر جهد لكو تايا عمي وبرم كيتر حقا لي سنتوا خواي جورا هموشد مسألة هموشد بشوي خرز بمعنى شوقار الشاد ما مطعم شاد قربان توب مصلاو لبي سباس كاك سيد أيوب لسليماني صلاوي خوادي بمكاتد باش كاك سيد جان فرمو سپاس بە قوربان بەر لە ئێستا ماوەیەک بەر لە ئێستا بنزین هەر خۆی تۆزێک هەرزان ببوو ئەو جارە گرانیان کردەوە ئێستا بە بۆنەی هەڵبژاردن و بانگەشە جارێکی تر 75 دینارێک دادەبەزێنن هەر خۆیان مانجێک دوو مانگ بەر لە ئێستا عیبی نەبوو گرانتریان کردەوە ئێستاش دایدەبەزێنن و بە خەڵکیش دەفرۆشتنەوە دەڵێن ئەوە بنزینمان هەرزان کرد بەڵێ بەڵێ بە قوربان فەرموو مامۆستا جان بۆچی دەسەڵات لە کاتی نزیکبوونەوە هەڵبژاردن تەنها بەردی بناغەدا فڕۆزەکان دادەنێت بەڵێ بۆچی ئەم دەسەڵاتە وشەی بۆچی ناوێ بەکاربێنن چونکی هەتیان بێکەن بەرامبەر مەملەکە فەقیرە ئەم ملەتەکە ئێمە فەقیرە ملەتەکە ئێمە ملەتێکی حورمەتمەیە لە خوێندەواری باشە کاک سەید ئەیوب ئەمڕۆ شەڕی کلانچکۆف نیە ئەمڕۆ شەڕی پەنجەیە با لەو هەڵبژاردنە ئەو ملەتەش تۆڵەی خۆی بکاتەوە ئەمڕۆ ڕێگریان کردووە لە جێگەڵە لە پاسەکان پاسەکە یەکەم و دووەم و سێمەکان بچن بۆ هەولێر داوای مافی خۆیان بکەن بەڵێ وایە وەڵایی من ئاگاداری ئەو بابەتە هەموو چەکداریان بۆ چییە یعنی لەبەرەوەی دەسەڵات یعنی حەجان لە خوێندەواری نییە لە خوێندەوارن وەڵایی حیفە لە هەرێمی کوردستان چەکدار هەبێ و پارە و معاشی بۆت ببڕدرێتەوە بۆ ئەوەی کە ملەتەکەی خۆی بچەوسێنتەوە بەداخەوە لە خوێندەواری مامۆستاوەر ئێمە ینی با بڵێ ملەتەکەمان لە سەدا هەستای لە خوێندەوارە بەداخەوە ئەوە با بڵێن بۆی نەخوێندەواریش کەسێک هەر کەس بڵێ کاک سەید ئەیوب دەنگت ناگاتە لام بە قوربان دەنگت ناگاتە لام کاک سەید جان زۆر سپاس بە قوربان زۆر سپاس دەستەکان خۆش بێ کاک ئەحمەد لە هەولێر سلام عەلەیکم برا سلام عەلەیکم سلام باشی برا چاچی ئەحمەد لە هەولێر بەڵێ بە قوربان فەرموو کوی باشی باشە سپاس دەکەم کاکە بەرێ مەسەلەکە ئەزانیتە مەسەلەکە لێرەدا ئەوان ئەزانن خەڵکەکە ضعیفە معارەزە ضعیف ئەو لە کاتی هەڵبژاردن پڕۆپاگاندا ئەواتان بۆ خۆی پرۆژەکان بۆ خۆی هەموو خەڵکە زانین درۆ دەرسێەوە یعنی چی لە دنیای خراپە بە خەڵکی کوردستان بەس گلەیمان لە معارەزە هەیە لە کەرکووکی زۆر هاوارمان کاکە کۆمەڵ یەکگرتوو نەوەی لێ کۆمەڵ و یەکگرتوونەوەی نێو
ئەوەی لە بەسەر لە کەرکووک هاوارمان کرد پڕە پێکەوە دابەزن ئەنە با دوتێکیتان بێنە بە ئێشێتی زولمینی ئەو شوق پازی وایە بەس هەنە با کەرکووک کوردستانی بوو وەی پارێزگای کەرکووک بە مەرزانە وەربا دوای ئەوەش ئێستا خۆتان زعیفن بەرامبەری یەکێتی پارتی معارەزە نایەت ئێوە بۆچی ئێوە ئێکتر ناکەن با خەڵک هەموو دەنگتان پێ بدەین ئەنگۆ کاک ئەحمەد بەوەڵڵا وەبیلا هەتا ئێکتر نەگرێت خەڵک دەنگستان پێ بەخەڵ زێ خەڵات نبینێت کاک ئەحمەد ئەزیزی من با خەڵک دەنگمان پێ بدا با خەڵک تاقیمان کاتەوە با ئەو کاتەی کە خەڵک دەنجی بە معارەزەدا و معارەزە زۆرینەی هینا ئەوسا ئەگەر دەسەڵات تەسلیمی معارەزە نەکرا خەڵکیش دەزانێت کە دنیا سباسەوە چۆنە بەڵام بوونی معارەزە لە نێو پەرلەمان زۆر کاریگەری هەیە و وجودی معارەزە لە پەرلەمان زۆر گرنگە بەڕاستی دەستەکانت خۆش بقوربان بەڵێ فەرموو لەسەم دامەخە فەرموو لەسە کەس داناخەم ئەزای کاکەمر ئەگەر ئێوە لە دەرەوە ئێکتر نەگرن پێن بۆ ئێکتر نەخۆن لە پەرلەمان ئێکتر نەگرنەوە قەسەم بەوەڵڵا خەڵک دەنگتان پێ نادەم هەر حسابش بۆ هیچ معارەزە ناکە بۆ نەوەی نوێش ناکە نەوەی نوێ بەسەرما بە تاقیتەنێ حکومەت بەدەست بدی بەوەڵڵا بە خەڵک نایدی دەستەکانت خۆش کاک ئەحمەد ئێکتر بگرن با دەنگتان ئینشاءڵڵا دەستەکانت خۆش زۆر سپاس ئەبو فاتمە باوکی فاتمە فەرموو السلام عليكم وعليكم السلام ورحمة الله كاك حاجة باشي بقربان والله أجر دنج تلفزيونك كسكي ممنون دم باشا قربان كاك حاجي بره بس خوشي لبرنامج كدك سپاس لبو بابتي هلب بجارديا زور سپاس قربان جان لهريمي كردستان بالصلاة لكاسي نزيق بناوي هلب بجارد مكان كبردي دماغي فروسة كان بعدنيه براسي أول بخوي دو هۆکاری هەیە هۆکاریان ئەوەیە کە دیارە دەسەڵات مەشروعە چینیە ئەو مەشروعی کە دەستی لە بۆ دەباتن دەیەوێ بادی لاری تا ساڵی ڕابردووی خۆی بەو مەشروع ڕاستکاتەوە ئەوە خاڵ یەکەم خاڵی دووەم بەڕاستی گەمەکردنە بە عەقڵی هاوڵاتی کوردی کە هاوڵاتی کوردی تا ساڵ بیسەوسێنیەوە لە مانگە پێش هەڵبژاردنەوە بێ بەردی بناغیدای بنی بێ تەواشەی خەڵک بکەیت وخاڵێکی دیکە ئێمە لە هەرێمی کوردستان ناهۆشیاری تاکمان هەیە کاک حاجیانوێت لە هەر وڵاتێک کە هاوڵاتی ناهۆشیار بوو لە مەسەلەی مافە نیشتیمانیەکانی کە پێویستە داوا بکاتن بزانە ئەوانە لەو بازاڕە ڕەشە چیە دەوری باش دەبینی ئەو کەسێک کە کودرێ دست بازاری ئالۆزی لێ بەداخەوە دست بازاری ئالۆزی لێ زامن ناڵێن مەسەلەن بۆ نمونە فلان الآن زوجها الآن وطلع عمل هريمي كردستان من بخوم لا مصار لشوينك هش طالق وبخشم أو مزقوتي كمن وتاري لي أخوين نوا مدير ببي معاش فرنسا كان شش موظفين وخادمية كأوش تشي عصاية كشش خادمية بي أو بخوة تأيها كزو كثم استيكازنا أخوة باشا أجل هريمي كردستان أو حزباني كزلد صلاحين مشروع شامبية بروجي شامبية نبو دعا في أولاتي سبيريك دكا أو بيزروجي تيش هالبجار مخاوي شوش كان هل حزبك أجل خاون مبدأ بي خاون سرودي بي خاون أودي كذا سمايداها في ولاد بي بيزروي ناكي كذا روج تيش هالبجار دبي أو محاولتك لو روجي كابيني تيكيناوا لو روجي إيش بكاتن لو المشروع كان يجاري خلص بخوي ناسي دستكان والآخر قسم أويا براسي تاق به شامل لدندان ما به كسيق نناسي صادقين نناسي عقيدة بلوباوري نناسي أخلاقي نناسي أفكاري نناسي ما بدك كذا خوش بزوستا دستكان خوش بقربان اسمز بينجوين كاغربين سلاوي خواد لبه كاغربين السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. قدنش تلفزيونك كيس كيس باص لكم. بالله جان. والله مسجل بيني أمس علي ما أدون جيش خليفة حفتر هاتوا. واتي تزورنا وشاري جرتكم بوس بعد الشيخ بزادن. شون كاك ربين؟ أمس بيني جيش تزور أمنا وشاري إيرن جرتكم بزادن خليفة حفتر هاتوا. خليفة حفتر هي لا. أوي ليبيا. بو. نعرف سنتين ليبيا.
لك خلق حركة مين لا كده بله أنا بعد كده داري أم داري كده إذا لا كان هو خلق شيء كذا بخاطر جا ما الدورة لم تعرف يا ما بس بعد ما تجرا أول جاكتي يحررني يبرون بەڵێ أي بشوري بو حكمتي جل بەداخەوە دەستەکانت خۆش کاگە ڕێبینجان زۆر سوپاس دەکەم زۆر سوپاس لە پێنجوێن دەچمە هەڵەبجەی شەهید کاگارم سلام علیکم ئەم کاتت باش السلام عليكم وعلیکم السلام ورحمة الله فەرموو باشي بريت باشی بە قوربان يا عليكم ئێوارە باش زۆر سوپاس أو برادري تشوف باسي معارضي أنا دو معارضتي معارض ثمانية معارضك دوانيا لقل باسيات جزوكو بنو بو شوكاري ناقا خويانا تشيا أكيد معارضي شي يعني شي بلو معارضاني كارن خويان كو بنو لقلاوانا بەڵێ اینجا بۆ این نازانم بۆ بەنگان وەڵی کەس باوەڕت بەم حیزبانێکە نەماوە معارەزە ئەتی زۆر بەڵام هەر دابنیشی لە ماڵ باشترە بچی دەنگ بدەی کاکە ئارامجان وەڵی بەنگان دانی چۆنە دەنگانەکەی ئیستا وەکو جارە نەماوە تۆ دەنگی بە حیزبێکی معارەتە ئەنواری ڕێک ئەی خاتە مشتی لە چێدی پارتی با بڵێی بەداخەوە إسرائيلي نما يعني تو كتو معارضي في لقى شيء بعد قوبيتو يعني معارضي نما ثم معارضي وين نرى لقى أنا قوبيتو ڕاست دەستەکانت خۆش کاگەرم زۆر سپاس بە قوربان کاک پۆڵە سڵاوی خوارد لێ بێم کاتت باش سڵاوی خوا لە برای بەڕێز لە بینەرەکانت لە کارمەندە بەڕێزەکان لە هەمیان کاگەنوەری کاک پۆڵە با بابەتیانە باسکەین بەس باسی ئەو ناونیشانە بکەین دەستەکان خۆش زۆر بەدڵما ئەوە لەدایک بووی ئەمڕۆ نییە کاک ئەنوەر بەڵێ ئایا من ئەمە بکەم بە پرسیارێکی تر بەڵێ یعنی ئایا ئەنی تەبەن ئەو پەڕی ڕێزم بۆ ملەتە دەبێ ملەتیان پێ نەزان بێ جوانە دەبێ وابزانن ملەت لە گوێگایدا خەوتووە ینی قابلە ملت نەزانی کاکە من دایان مەشروع دەزانم لەو هەولێرە چەندی ساڵە وەستاوە کاک ئەنوەر تەوەرەکەت فەلسەفەی دەوێت کۆمەڵناسی دەوێت هەمووی دەوێت بۆ چکەوە یەکەم جار نییە یەکەم جار گوێ لە پەیوەندی بە دوو لایەنەوە هەیە یەکیانت گوت یەکیان ئەوی تریش ڕێگە بە برات بدە بەڵێ کاک ئەنوەر ئەبی سروشتی کۆمەلگاکان بخوێنەوە وڵاتە پێشکەوتوەکان وەبەرهێنان لە عەقڵی مرۆڤ دەکەن وەبەرهێنان لە عەقڵی مرۆڤ دەکەن وەبەرهێنانی ئەرێنی پۆزەتیڤ ئیجابی عقل بەکار دەهێنن عقلی مرۆڤایەتی بۆ پێشکەوتن لە هەموو بوارەکان تەکنەلۆژی ئابووری سەربازی هەتا دوایی لە کۆمەلگا دواکەوتوەکان ئێمەش بەشێکی لەوان کار لەسەر عقلی مرۆڤ دەکەن بەکاری دێنن شێوازە لە نێرینەکەی نێگەتیڤەکەی سلبیەکەی گوێ لە براتە کەواتە پەیوەندی بەدەسەڵات و هاوڵاتیانەوەی ڕێزم هەیە ئەوەی کە پەیوەندی بەدەسەڵاتەوە هەیە ئەوە مانەوەی خۆیتی فێڵکردن لە خەڵک بەس ئەوەی کە پەیوەندی بە خەڵکەوە هەیە چییە؟ خەڵک دەبێت زیاتر وشاردی نەمای بیرکردنەوە عەقڵ ڕابردوو کاگەنوەر تۆ هەر پرۆژە نییە توخوا دەرفەت بدە چەندان بەڵێنیان داوە پرۆژەی سیاسی پرۆژەی سەربازی دارایی ئابووری کاگەنوەر هەر لە بەغدا دەماوە کاگەنوەر ماوە تۆ بەس لە 2005 لە عێراق چەند کابینە چەند بەڵێنیان دەکرێت سەردانەکانات لێگەڕێ بەڵێنماندا خەڵک تاویلکە کۆمەلگەی مە ڕێزم هەیە بە توێژینەوە سەرمێنراوە خۆش باوەڕە دوو هەڵدەخەڵەتێ فریب دەخوا تاویلکانە ئەم خۆش باوەڕێ ئەم ملەتە سەرکردەکانیشی یەک دقە کاک پۆڵە ئەم خۆش باوەڕێی کە لە ناو خەڵک هەیە سەرکردەکانیشی گرتوتەوە ئەکید پیان ڕادەبێرن وڵاتان پیان ڕادەبێرن بەپێ ڕێکەوتنەکانی عێراق پێ ڕادەبێرن کابینەی عێراق دروست دەکەن ئەوە گرنگەکە لێرەیە بەڵێ چارەفەر چییە؟ چارەفەر کۆمەڵگەکان حالەتە بوون کاگەنوەر بە درێژایی مێژوو خۆیان دەرباز کرد کاریان لەسەر پەروەردە کرد کاگەنوەر پەروەردە
سەرمایە عقل بێ و بەرهێنان لە عقل بکرێ بەڵگە داتا ئامارەکان بخرێتە ڕووفلانە کەس دەرکردە بەڵێنی داوە پێشتریان نا چەندی جێبەجێ کردووە پلان لایەن بەڵێنەکانی چ بوو بین نەگۆڕێ بەلیز دەستەکان نییە بۆ یکەمەوە چەند بەڵێنی دا تەنابی پلان چەندی جێبەجێ کرا چێ سەپڵەی لۆدا ڕێژەی سەپڵەلێتان چەندە کاگەنوەر تۆ ماوەیەکی سەبر بگرا با گەشتە دەست پێ بکە چەندا بەڵێن دەدەن بەڵێنەکانیشان دەبارە و دووبار شیکردنەوە بۆ کۆمەلگاکەمان دەبی بکرێ پەروەردە تا ئێمە نەگەین هێڵێک دروست نەبێ کاگەنوەری بڕێ هێڵێک دروست نەبێ ڕۆشنبیران یاوانی ئاینی دڵسۆزان نیشتیمان پەروەر هێڵێک دروستکەن سۆپ پێیان بڵێ سۆپ بەڵێنەکانتان ئەوە بوو هیچی جێبەجێ نەکرا لێرە چ کار دەکا مێشک عقل خوای گەورە لە شاڵتە دێ بە ڕوونی دیارکراوی لە قورئانی پیرۆز بێمانی فەرمووە گیر بکەنەوە کات نییە یەک ئاەتەکانت بۆ باس بکەم کەواتە عقل سەرمایە بوو وە بەرهێنان دەستەکان خۆش کاک وەڵا هیچ کەس ناتوانێت ڕابێری پێڵمان لێ بکە ڕۆژەی وەهمی بەڵێنی وەهمی بۆیە لەو باسەیە دەبی دەستین دەستەکان لەو باسەیە دەرنەچین وانەوە تاوە دەستەکان خۆش بە قوربان زۆر سپاس دەسمە قەڵات زێ کاک محەممەد سلام علیکم کاک محەممەد پەیوەندەکەی پچرا وەڵاهی خەڵک گەیشتۆتە ئەو قەنەعەتەی کە ئیتر بەو پرۆپاگەندانە بەو جۆرەشتانە بەڕاستی هەڵ ناخەڵەتێ لەبەرەوەی لە کوردستان لە شار و شارۆچکەکان لەبەر چاوی خەڵکە کە پرۆژە هەیە چەندین ساڵە تەواو نەکراوە ئێستا دەیانەوێ تۆزێک سبوغی بکەن و بە خەڵکی بفرۆشنەوە کاک هەنگاو لە چۆمان السلام عليكم وعليكم السلام ورحمة الله کاک هەنگاو بۆ دەبێ سەلامەت بی سوپاس دەکەم بۆ دەبێت لە کاتی بانگەشەی هەڵبژاردن یان پێش بانگەشەی هەڵبژاردن بێن جارێکی تر ئەو پرۆژانەی کە بەڵێنیان پێدابوون کە تەواو نەکراوە بە خەڵکی بفرۆشتنەوە یان کۆمەڵێک پرۆژەی تر ڕاد بگەن بەردی بناغەدا بنێن کەچی بەردی بناغەی پرۆژەکانی پێش هەڵبژاردنەکەی تر تەواو نەکراوە. بەڵێ گیان بەڵێ قسەکە زۆر جوانە ئەمە نزیک هەڵبژاردنە ترسیان لێنیشتووە خەڵک بە خەشی مەزانن خەڵک خەشیم نییە ئەمە ساڵەکانی ڕابردوو نییە خەڵک دەبێ وشیار بی ئەم هەڵبژاردنە وەک گەوای پاییزان ئەوەرن کۆتاییانە خەڵکی باڵەکایەتی بڕیاری داوە نەداتە دەسەڵات یەک لایەنی دەسەڵات ئەوە 33 ساڵە کاکە 7 ساڵ بە قوربانی گۆ بەڵام 25 ساڵ داهاتی سنی عادی ئۆمەرانتان بێت خوازی شایدی بینی عادی ئۆمەران و سۆران ئەم پارەتان چ لێ کرد بۆ چەند کیلۆمەترە کاک 35 چ لە چەندە؟ بەڵێ دەوری 35 کیلۆمەترە چێت یعنی 35 کیلۆمەتر لە لای جوندیان هەتا دەگاتە حاجی ئۆمەران یعنی ئەوە ئەگەر هەر وڵاتێکی تر باە جوانترین جادەی دروست دەکرد لەبەر ئەوەی شادەماری اقتصادی ئەم هەرێمەیە ینی بەڵێ ناوچێکی گەشتیاریە و لەگە سنووری ئێران بازرگانیە و هاتی چۆیە و خەڵکی ناوچەکەی هەیە دیگە لەوەش شوێنی چەندین گەشتیاری هەیە بڕۆ ڕێگاکانیان ببینە سیارەی گچکە بنی لێ دەدا خەڵی تاق و تۆڵە کەتی هیچ ئیحتیمامیشان بە ڕێگا گەشتیاریەکانیش نەداوە و دیسان چەندین مەسەلەن پرۆژەی تر هەیە لۆ ناوچەکەی هیچ گوێیەکیان پێ نەداوە دەستەکان خۆش کاک بەڵێ جوان بەڵێ موچە نادەن موچە دەبێ عێراق بدا خەڵکەکە دەوەر کابرا نەخۆش بی کەسێک نەخۆش بی چارەسەری پێ ناکری ئەمریکی پارەی نییە کاکە کاتان نەگەن بۆ هەڵبژاردنی داهات ئینشاءالله هەڵمەتەکانمان زیادە بن ئینشاءالله سەرکەوتووی برا دەستەکانت خۆش باوکی عەبدوڕەحمان لە هەولێر السلام عليكم وعليكم السلام ورحمة الله أخي باشي باش براي قولم برام حديث پیغمبري صلى الله عليه وسلم بله هذه نافر من كان مسلمان نابل لسنة دار ما في وبدا هو ما تنزل في وداينا هل هو اللي يدري مو حديث بس والله جاو حديثة كم نية دستكان خوش وسباس دكم زور بريزي باوش عبد الرحمن والله بفعلي يعني مسلمان نابل كونيك دو زار مار بيوي بدا و شتێکیش بۆ ئەو دەسەڵاتە طبعا بەڵێ
بەڵێ باوکی زەید لە تەچیە بەڵێ باوکی زەید لە تەچیە سڵاوی خوا دەبێم کاتت باش سپاس بە قوربان زۆر سپاس فەرموو والله دەست خۆ بەنامەی جوانە بەڕای تۆ ئەم خەڵکی ئەم کوردستانە بەڕاستی تۆ خۆچینی تۆ ئایا دەساتە بگۆڕێ زانی چۆنە کاک باوکی زەید ئەگەر ئێمە لە ماڵەوە دانیشین بێدەنگ بین لە ماڵەوەش بۆڵە بکەین نەوەڵاو دەسەڵاتە ناگۆڕدرێ ئەم خەڵکە ئێستا من متابعی بەنامەکەی تۆ بوو بەنامەی یعنی متابعی زۆر بەنامەم کردووە ئەگەر 100 کەس تەلەفۆن بکات بۆ هەر بەنامەیەک لە 100 تا 95 معارضە ئێخە معارەزە بوون ئەو کاتە معارەزە بوونێکی تەندروستە و باشە و چاکە کە هەنگاو بنی بۆ گۆڕانکاری جاتوە ئەگە لە ماڵەوە دابنیشی و هەر معارز بی هەر بێدەنگ بی هەر بۆڵە بکەی کەواتە هیچ گۆڕانکاریێک دروست نابێ جان بەڵێ باوکی زەید دەنج تەلەڤیزۆنەکەت کەسکە سوپاس دەکەم بەڵێ خەڵک بە قسە هەمووی ئەم دەسەڵاتە گۆڕێ لە کاتی دەمرانە سەیرێکم جوزیزەوە داڵاتە ئەمە خەتای خەڵکە من وتومان هەموو هێڵێن ئەگەر ئەم دەستا خۆگەکی بە خەڵکەکە خەڵک خۆی تاواندار ئەگەر تاواندار نەبێت ساڵێ من 30 ساڵ خراپە لەگەڵ تۆواکەم 30 ساڵ ماڵەکەی تۆ دزم 30 ساڵ دێمەوە کوژم کوڕەکە دەدەم ئەم دوو سەفەرە ئەوە کاکە هەر کەسێ بێتە تا حکومەت وایە تا توانێ بیگۆڕە وانیە هەر کەسێ بێتە سەر حکم وا نابێ ئەوە بەڕاستی خەڵکە مورادە کادر عەقڵ نابێ ڕێز بۆ بەرنامەکە و خەڵکە گوێ بەداخەوە یعنی تۆ وەرە یەکێک دووفاتی 30 ساڵە معاشەڕ و ناداتێ بەنیۆستری ئەداتێ کارەبا و ناداتێ ئەوە ئەمڕۆ مژدەیەکی داپێ ئەوێ کاکە نەوتە و جواتەی لەوجی دەزرا بە 140,000 ئەمە نەودانە ئەیدا بەخڵێ خەڵک مستحقە خەڵک هەر شتێکی لێ بکەی بەڕای من هەستە من هاتۆ قەناعەتم من شەخسی خۆمەڵێم یەکێکی و فەرقی دەستا خۆ چی لە خەڵک دەکەن وەڵای لەوە جاتیشان لێ بکەن هەر مستحقن خەڵکیش بکوژن خەڵک هەر لەگەڵیانە معنای دەستا خۆ بەڵام بە حەقیقی سەتا 20 کوردستان ئەگەر بڵێم لەگەر ئەو دەسەڵاتەیە 180 لەگەڵی نییە دەستەکانت خۆش باوکی زەید دەستەکانت خۆش بە قوربان زۆر سپاس بۆ تۆ زۆر سپاس بۆ بەڕێزت لە حەقەتدا ئەنی تۆ ئەگەر سیر کە ئەمە ئەگەر وەکو موسڵمان قسە بکەین ئەگەر کەسێک لە دەسەڵات بێت لە غەیری دەسەڵات بێ ئەگەر خۆی بە موسڵماندا بزانێ فەرموو پێغەمبەری خوا دەفەرمێ سڵ عەلەیهی وسەلەم ینی باشترین کەستان ئەو کەسەیە کەوا خێر و چاکەی بۆ خەڵک هەبێ خێر الناس من ئەنفع للناس واتە باشترین کەستان ئەو کەسەیە کە چاکەی بۆ خەڵک هەبێ کاکە بە چاکە نایکەن بە حەق نایکەن ئەوەی دەیکەن هەمووی لە پێناوی بەرژەوەندی خۆتانە لە پێناوی دەوڵەمەندکردنی خۆتانە لە پێناوی بەرەو پێشبردننی خۆتانە لە پێناوی مانەوەی خۆتانە فەرموو ئەوەش وەزعی خەڵک کە خەڵک لەو پەڕی ناخۆشیدایە بەڵێ چەمان لەگەڵ با فەرمێ بەڵێ دەنگتان ناگاتە لام ئەگەر نا معقول نییە یعنی تۆ کاک هێمن لە چەمچەماڵ بەڵێ سڵاو بە قوربان کاک هێمن بەڵێ جوێتە فەرموو قسە بکە مامۆستاگیان سەلام عەلەیکوم وعەلەیکوم السەلام وەرەحمەتوڵڵاه مامۆستاگیان جەنابەت فەرموون لە 180 خەڵک بێزارە وەڵڵا بێزارە بە فیعلی بەڵام ئەو لە 180 بەڵێ ئەو لە 180 کە بێزارن ئەڵێ دژی دەسەڵاتە ناگاینا ڕاستکە 180 ئیشی بۆ کرێ گیان ئەو 180 ئەو 180 کە ئەڵێ بێزارە ناچێ بۆ دەنگدانێ ناگەر بچێت هەنیوەی ناچێ ئەوەکەیشی بچێت ئەی سووتێنێ یعنی حسابکە لەگەڵ دەسەڵاتە یعنی تۆ پێ دوایە کەسێک کە نەچێتە دەنگدان و یان بچێ بیسووتێنێ وا حسابکە لەگەڵ دەسەڵاتە لەگەڵ یادی چکە کورسەکان دابش کراوە خۆتە زانی تۆ کار نەچوو ئەوەکە ئەو کورسەکان بە ئەوی درێت
بێگومان کە کەسێک لە ماڵ دابنیشێت نەسێ بەشداری دەنگدان نەکا و ئەگەر چوش و دەنگەکەی خۆی سووتان کەواتە ینی خزمەتی پرۆژەی دەسەڵات دەکا. قەناعەتم پێ بکە مامۆستا کە چینی ڕۆشنبیرە هاتووە 75 کیلۆمەتری بڕیوە و دێتی واوان یەکەم مەچی وەڵاستان ئەوە چی ڕۆشنبیرەکەی ئەمە وەڵا سووتانەوە. دەستەکانت خۆش زۆر زۆر سپاس بۆ تۆ کاک محەممەد ئەگەر پەیوەندەکەت بە پەلا چکە بەرنامەکەم بەرەو کۆتایی دەڕوە نا فەرمو فەرمو قسە بکە باشە لەگەڵەوەی کاکە لەگەڵە منی مباشری ئێستا قسە بکە کاک محەممەد باشی حیاتم زۆر بەڕێزی سەرچاو مەسەلام برای من فەرمان بەرم بەڵێ گیان بۆ مخێزانم بەڵێ بۆ سێزەکەم حەزەکەم بڵایکەنەوە یان بەرنامەیەک لە خاک لەسەر ئەو شتەدا پێشکەشکەن با خەڵکە هەموو زانی ببینی زۆر لە خەڵکی خاصەن چینی مۆزە هێشتان ئەو تسەی مایە کە دەڵێن ئەمە لە دەنگدان دەزانی دەنگت بەچێدایان ئەو خدای کاک محەممەد نازانێت کاک محەممەد گەشتیمەوە قەناعەتەکە باوەڕت هەبێ کاک محەممەد بۆ جەنابیشت و بۆ هەموو بینەرانیش بڕوایت هەبێ نە پارتیونەیەکێتی نازانن چێ دەنگ بەچێ دەدا بەس خوا دەزانێ بەس ئەمە لێرە قەزەکەی من چێ بزەب لەو مەوزوعە سێ ڕۆستە لەو ناوچەی کە فەرمانبەرانی سەر بە فەرمانبەرانی ئەوەیە تەلەفۆنیان بۆ کردن چەند نەفەری تای ڕبایی منداڵەکان چەند نەفەر دەنگ دەدەن ئەوەی ساخی کاتی بایۆمەتری دەنگدان تابینی هیچ مشکلە نییە ئەوە شتێکی زۆر ناشرینە بەڕاستی ینی بەخۆم ڕۆبی کاک محەممەد دەستەکانت خۆشی تێگەیشتم زۆر سوپاس دەکەم برای گەورم کاتم تەواو بەرزان تەنها دەڵێم خواتان لەگەڵ